بخاري ومسلم لأبو هريرة وأجرنا وكوا أفرمن بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم فرموي حوت جوركس هن خوي پروردگار ایان خاطر جير سيبري خوي للروجك كسيبرنيا لسيبري خوا زياتر كروج قيامته يكميان بيشوايكي دات پرور بيشواي دات پرور چونك اگر بيشوا دات پرور به همو خلق احسيتوا دوهميان گنجيك هر لمناليوا هر لگنجيتيوا لسر طاعت و عبادتي خوي پروردگار پێگەیشتووە زۆر گرنگە خۆشەویستەکانم گەنجان زۆر گرنگە هەر لە مناڵیەوە ژیانت لەسەر عیبادەت و تاعەت و خواپەرستی بەسەر ببەی. سێمیان کەسێک دڵی بەسرا بێتە ماڵی خواوە، دڵی بەسرا بێتە مزگەوتەوە. زۆر گرنگە بەڕێزان، ئەی ئەو کەسانەی کە عاشقی مزگەوتن هەوڵ بدەن دڵتان بە ماڵەکەی خوای پەروەردگارەوە ببەسن. چوارەم دوو کەس لەبەر خاتری خوای پەروەردگار یەکیان خۆشەوێ، دوو کەس لەبەر خاتری خوای پەروەردگار یەکیان خۆشەوێ، لەبەر خاتری خوا ئەگەن بە یەکتری و کۆ ئەبنەوە لەسەر زکری خوا لەسەر تاعەتی خوا و هەروەها کاتێکیش لە یەکجا ئەبنەوە هەر لەبەر خاتری خوای تەعالا لە یەکدا ئەبڕێن. چونکە جاری وایە پێویستە ئینسان لە دۆستەکانی دا ببڕێ لەبەر خاتر جەستەی، لەبەر خاتر حەقی جەستەی خۆی وەکو خەوتنەوەوانە، یان لەبەر خاتری حەقی ماڵ و مناڵ یا حەقی میوان یا هەر حەقێکی تر. پێنجەم پیاوێک ئافرەتێکی خاوەن پلەپایە، یعنی ئیتر هیچ ترسی نییە و خاوەن جوانی کە دڵ بۆی ئەچێ و دڵ عاشقێ بێ، ئافرەتەکە داوای لێکە کە کاری خراپەی لەگەڵا بکە ئەم نایکە لەبەر خاتری خوای پەروەردگار، ئەڵێ من لە خوا ئەترسم. شەشەم کەسێک کاتی خێرەکە ئەوەندە ئەیشارێتەوە حەز ناکە کەس پێی بزانێ بۆ ئەوەی ڕیایەتیانە بێ و بۆ ئەوەی دڵی فەقیرەکەش نەشکێ، حتا بەو ڕادەیە کە پێغەمبەر فەرمێ دەستی چەپی بەدەستی ڕاستی نازانێ کاتێ خێرەکەکە. حوتەمیش و پیاوێکیشیان کەسێک لەیرە ڕەجول مەبەستەنها پیاوان نییە بەڵکو ئافرەتانیش ئەگرێتەوە، و پیاوێکیش لەبەر خاتری خوا زکری خوا ئەکا، بەس لەبەر خاتری خوا کاتی یادی خوا ئەکا و زکری خوا ئەکا فەرمێز بە چاوەکان دێتە خوارەوە. ئەخر جاری وا هەیە تۆ لە کاتی عیبادەتێکە، لە کاتی دوعایە بیر لە شتێکی تر ئەکەیتەوە، عاتیفەت ئەڕوا بۆ شوێنێکی تر، بۆ نمونە بیر لە خێزانەکەت ئەکەیتەوە کە وەفاتی کردووە، بیر لە مێردەکەت ئەکەیتەوە کە وەفاتی کردووە، بیر لە مناڵەکەت ئەکەیتەوە کە وەفاتی کردووە، بیر لە دایک و باوکت ئەکەیتەوە کە وەفاتی کردووە ئەگری. ئەوە گریان یەک نییە لەبەر خاتری خوا، ئەو گریانەی کە تەنها یادی خوا یان لەبەر ئەوەی کە لە خوا ئەترسی و ترسی خوا وات پێیەکە بگری، یان خۆشەویستی خوا و شەوقی لیقائی خوای پەروەردگار وات پێیەکە بگری. ئەم حەوت جۆر کەسە خۆشەویستەکانم لە ژێر سێبەری خوان لە ڕۆژێکا کە سێبەر نییە لە سێبەری خوا زیاتر.